منیش هەژارم تۆ لە خۆشیای منیش بێزارم ژیانم هەروە بە سەختی تۆ لە خۆشیای من لە بەدبەختی عەشقی کەسێکم مردم لە دووری بێچارە دەژیم سەیدۆ هەر بە مەجبوری بێئاگا لەوای مرشێتی ئەوم نەماوە توانە تاقەت و خەوم هەڵاکەی منە لە سەد لاشکە خەم و مەینەتیم لە دنیا بوومە هیلاکە مێشکم گرانە باری دڵم پڕە لێشداری دڵم پڕە لێشداری ئای بژی تا مردن من دڵخۆش نابم کەی بێنە دەستی خەفەڕەهابم بێدام دەسووتێن هایە هاواری چارەی دەردی من داتە تیماری وەرێن بمکوژن با بەس بێگێریە پێیارم حاشا نامەوێژیان گەڕی عەشقی تۆم بەرد بۆتە گیانم نازانم باشم یاخود وێرانم بۆچی ئاوا خۆت لە من ونەکەی دڵی من بەرە و ڕێی مردن ئەبەی پێکەنینە دێ بەگریە و ژانم بێئاگای لەوەی شان پەرێژانم بێئاگای لەوەی پەرێشانە ئەی بژی بۆ عەنەبیەکانە دڵمانە بۆت بەیان کەم باسی دڵی خۆم هەتا بزانی چەنە شەیدای تۆ بۆچی مەشادی کە من نەشار بم هێندەم خۆشەوێ ناچی لە یادم قیبلای دڵەکەی سەر لە شێواوم عەزیزێ لەگەی سەیدۆم بینایی چاوم عەزیزم ڕۆحم هێزی بینایی خۆشەویستەکەی هەتا تایی ئەوان داشقێ لە ناو دڵمایە هەرچی بنووسم مامە کۆتایی نایە دڵ بۆ دووریەکە دایم شەیدایە چی هەیە وەک من بۆت بە وەفایە بەڵام بۆ جارێ نەمدی وەفایە لە تۆی خۆشەویست هەواڵێ نایە لە تۆی خۆشەویست هەواڵێ نایە ئای بژی كان جارنات برسي لحالم قلم شون ويرانت كرتو مالي ضلم
وەرە بمبینە بۆ تەنیا جارێ بزانە چۆن دڵ خەم تایە بارێ هەموو بۆ تۆ گوو شیعر و نووسینم کەچی تۆش حاشار تر لە ناسینە لە پێناو تۆدا دامنە ژیانم ڕەحمێکێ نەکرد تۆ بەگریانە وەسفی جوانی تۆی شوکارمە یادت ساڕژی گژانزارمە ڕۆشتن مایەی سەرگەردانیمە گریان نیشانەکە گۆگر پەشیمانیمە عشق و ئەوینێ دڵی دەرهێنا هەوارەشقی تۆ چی بەسەرێنا بۆچت یەکجاری ژنی شێوانم ئەوینێ خاندەم خۆشی لێساندم خۆزگات زانی چەند بۆ سوتاوم هێندەم خۆشەوێ غەرقی خوێناوم هێندەم خۆشەوێ ئاخازی زەکەم غەرقی خوێناوم خۆش بۆی خۆشەویست و کاگۆگر و ئەو برایانە